زۆر بەخێر بێنەوە کاک دکتۆر. ئاوادانتان کردەوە بەخێر بێنەوە. سەفەرەکەتان چۆن بوو؟ زۆر بەخێر بێنەوە کاک دکتۆر. ئاوادانتان کردەوە. زۆر سپاس مەمنون. کاک دکتۆر ڕۆشتبوون بۆ کوێ؟ چوین بۆ شاری نەجەف هەژدە و هەفتەی مانگی حوتی 2026 لێوە بووین. زۆر باشە. بە چۆن بەستێک سەردانی ئێوەتان کردبوو؟ ڕاستیدا خولێکی ڕاهێنان ساز کرابوو لە شاری نەجەف کۆمەڵێ دکتۆری عێراقی لێوە بوون. ئێمەش بەشدار بووین بە خۆشحاڵیەوە لە شاری هەولێر من دەست نیشان کرابووم ڕۆیشتم بۆ ئەو خولە. حتمما ئێستا بە هەگبەیەکی پڕەوە گەڕاونەتەوە. زۆر زۆر بەخێر بێنەوە. کاک دکتۆر لەوێ چی هەبوو؟ خولە ڕاهێنانەکە لەسەر چی بوو؟ ڕاستیدا خولەکە تایبەت کرابوو بە یەک نەشتەرگەری، نەشتەرگەری هەڵگردن و لابردنی پرۆستات بە ئامێری لیزەر. طبعاً ئەم شێوازێکی تازەیە، شێوازێکی سەردەمیانەیە. بۆ ئەم بابەتە ئەم نەشتەرگەریە تایبەتە پێشووتر سەردانی هیچ شوێنێکی ترتان کردووە، هیچ وڵاتێکی شارێکی تر، هیچ خولێکی ڕاهێنانی ترتان بینیوە؟ بەڵێ بەتاکید پارساڵ سەردانی تورکیامان کردووە لە ئەنقەرە بە تەحدید بۆ هەمان نەشتەرگەری لەلایەن پرۆفیسۆرێکی زۆر بەناوبانگی وڵاتەوە. زۆر چاکە کاک دکتۆرەتوان هەندێک باسی ئەم نەشتەرگەریەمان بۆ بکەن بۆی لای بینەرانیش ڕوون بێت؟ بەتاکید ئەم نەشتەرگەری لە ڕاستیدا هەڵگردنی پرۆستاتە بە لەیزەر. هەموو پرۆستات لا دەبن بە لەیزەر. دواتر ئەو پرۆستاتە تەبەن هەمووی لە ڕێگای نازوورەوەیە گومان لەوەدانە ئەو پرۆستاتە ورد دەکرێت وەکو قیمە بە ئامێرێکی تایبەت دێتە دەرەوەی میزڵدان. طبعاً باشی ئەم نەشتەرگەریە طبعاً هەر نەشتەرگەریەک تازە و سەردەمیانە دەبێت ئەبێ کۆمەڵێ خەسەتی باشی هەبێ بۆ ئەوەی خزمەت بە مرۆڤ بکات. یەکێک لە سفەتە باشەکانی ئەم نەشتەرگەریە طبعاً زۆرن ئەمە خاڵ باسیەکەین ئەوەی ئەتوانین بۆ هەموو قەبارەکانی پرۆستات ئەم نەشتەرگەری ئەنجام دەین و نەخۆشەکە نسبەی خوێنبەربوون و نەزیفی کەمە و چارەخواز کەمتر لە 24 سعات نەخۆشخانە بەجێ دێڵێ و 2 ڕۆژ سۆندەی پێوە دەبێت. بۆیە ئەم نەشتەرگەری ئێستا توانین بڵێن شتێکی زۆر باوە لە جیهاندا و کوردستانیش ئینشاءڵڵا بێ بەش نابێت لەم نەشتەرگەریە ئینشاءڵڵا ئەنجام دەدرێت و خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە ئەم نەشتەرگەریە هەموو پرۆستات لا دەبا بۆیە ڕێژەی دووبارەبوونەوەی پرۆستات یاخود گەورەبوونی پرۆستات جارێکی کە کەمترە لە 100%. بەڵام نەشتەرگەریەکانی کە نسبەکەی نزگەی 15 بۆ 20 ئەگەری هەیە جاری کە پرۆستاتەکە گەورە بێتەوە. زۆر چاکە کاک دکتۆریانی ئەمە خەڵە جیاکەرەوەکانی ئەم نەشتەرگەریە لە نەشتەرگەریەکانی دیکە. باڵێ بەتاکید ئەمە خاڵێکی زۆر بەهێزە. زۆر باشە کاک دکتۆر. کاک دکتۆر ئەم نەشتەرگەریە تا ئێستا لێرە ئەنجام درراوە؟ ئەنجام نەدراوە بەم شێوازە. بەڵێ هەڵگرتنی پرۆستات دەکرێت بە نازوور و بە شێوازەکانی کە ئەڵێ نازوور بە ئامێری کەوی لا دەبرێت و بە شێوازی کەش هەیە لابردنی بەڵام بەم شێوازە نەکراوە و بە تایبەت هەموو پرۆستات جاری کە بە وردی کەیت وەکو قیمە بیەنتی دەرەوە لە ڕێگای دەستگایەک و ئامێرێکی تایبەتەوە نەکراوە نەخێر. زۆر چاکە کاک دکتۆر. چ مژدەیەکی خۆشتان پێەیە بۆ چارەخوازانەی کە سەردانی میهرەبانی دەکەن؟ ئینشاءڵڵا پشتیوان بەخوا لە ڕێگای ئەو خولانەوە کە بینیمانە ئەو نەشتەرگەری ئەنجام دەدەین لە نەخۆشخانەی میهرەبانی لە مدووە لەبەر ئەوەی ئیدارەی نەخۆشخانەی میهرەبانی بە خۆشحاڵیەوە هەموو ئامێرەکانی دابین کرد بە تایبەت ئەو ئامێرە لێزەرە و ئەو کەرەستانی کە پێویستە ئەو پرۆستاتە ورکەین و بهێنە دەرەوە کە پێ دەڵێن مۆرسلەیتەر هەمووی دابین کردووە. سوپاسیانەکەین، سوپاسی نەخۆشخانەی میهرەبانیەکەین و ئیدارەی نەخۆشخانەی میهرەبانیەکەین کە توانی ئەو ئامێرە گران بەهایەمان بۆ دابین کات و بۆی ئەو نەشتەرگەری ئەنجام دەین لە شاری هەولێر. زۆر زۆر دووبارە بەخێر بێنەوە کاک دکتۆر. هەمیشە هەک بە پڕزانست و زانیاری. زۆر سپاس مەمنونتان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی